بەناوی خۆی بەخشندە مێرەبان سڵاتان لە بێبینەرانی کەناڵی ئاسمانی پێیە بەیانێکی زوو و سەر لە بەیانێکی زووی ئەمە هاتوین بۆ یەکێک لە بازاڕە تایبەتەکانی شاری هەولێر بازاڕی شێخ مستەفا ئەم بازاڕە زیاتر بە بازاڕی هەژار و فەقیران ناساوە ئەم بازاڕە لە ڕۆژانی جمعە کەش و هەوایەکی تایبەتی هەیە و جیاواز لە بازاڕەکانی تری شار چەندین و کۆمەڵشت و پێداویستی ناو ماڵ و کەلوپەلی دائیرە و تەنانەت بەشێک لە مۆڵەکانیش لێرە وەکو دەستی دوو دەفرۆشێتەوە ئەوەی کە سەردانیان بازاڕە دەکە بەشێکی زۆری هەژار و فەقیرانە بۆ ئێمە پێویستمان زانی بەرنامەی ئەم جارەی پەیامی تۆمان بچینە نێو ئەم بازاڕێ و ڕاو سەرنجی هاوڵاتیان لەم بازاڕەیە بگوازینەوە بزانین خۆ تا چەند ئەم بازاڕە سوودی بۆ فەقیر و هەژار هەیە بزانین ئەو شتانەی کە لەم بازاڕێ دەفرۆشێ لە چی پێکاتون بازاڕی شێخ مستەفای شاری هەولێر لە پەیامی تۆ دەناسن دەچمەنێ بازاڕەکە و خەڵکتان بۆ دەدوێنم و ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بازار سووسیانی لە پاش هەفتایەکان دروست بووە بە زۆری جمعان بازارەکە گەرمە بازارە سوودی لە فەقیری شەیە شارەوانی گەلک جار بە جارمان نەکەن یعنی چی بتوێت لەو بازاڕی بەدەست دەکەوی بە سەعرەشی مناسبیش دەیکڕی لێرە هەمووی بە 300,000 پێک بینێت چماری نوێت دەوێت یان هەمی سپادێ بۆ خەرکەکەی هەم لە بۆ مەش هەیە مامەژەن ئەو بازاڕە دەگەڕێتەوە لۆ کەنجی لە کەنجی و بازاڕە دانرایە بازار 30 ساڵش دادرەیە 30 ساڵ قەدیمەوە بازاڕی هەر لێرە بوو هەر لێرە دەست لێرە بووە ینی ئەتوو بەبیر دێک گەنج وهی داهاتەوە بازاڕێوان مێژە لێرەمە لەمێش باشە لەو بازاڕی زیاتر چ دەفرۆشێ ئەو شتانی لێرە وەڵا هەمووش دەفرۆشێ کۆمبارە فرۆشێ کەوەتەرە فرۆشێت سۆبا فرۆشێ هەموو شتەکە بازار دەرێن بازاڕی فەقیریە فعلەن هەمووی لە خۆ کاسبیە کادیک و ئەدێگە فەقیری نەبی ئەوە ئاراتایەوە لێرەمە داخۆدا هەزار دیناری ئیشێکەمیان ئەوەی کە دێتە ئێرەش زیاتر خەڵکی فەقیرەوەی کە هەمووی فەقیرە بەس نەگەویتە نافرۆشەکەی ئەوەی هەمووی لە فەقیری دێت ئێرە مێژوەکەی بەنسبەت تاریخ نازانم ئیشارەتی پێ بدەم بە زۆر قەدیمە بە بازاری شێخ مستەفای ڕەزا ڕەحمەتی خوای لێبی مەشهورە جێ فەقیر و فەقاریشە و چەند جار ئاگام لێیە بەرپرسان وەکو حکومەت ئیشارەتیان پێدا ئەمە ئەو خەرکانەتان لۆ دەردەکەین ئەوان قای نەبووینە دەرن ئەگە خەرکێک بێتە ناو مزگەفتێش لە ناو مزگەفتێش دانیشی ئەمە توانای ئەوەمان نییە خەرچی دەربکەین مامە چی لەو بازاڕە دەفرۆشێ و شتانەی لێرەن چینە زیاتر بە خودای ئەو تشتا ئەشیای فەقیر و فەقاریە وچی پێداویستی مارێ وچی بەتانی وچی لێب وچی پێراوی وچی یعنی هەرچی ئەتوبرێ ئەوە ئەو بازاڕە تێدایە فەقیرەکەش ئیدارەی بژێوی مار و منداری لە سەیروکانەیە یەک ڕۆژە و بازاڕێ هەفتانەیان بەخوای بە زۆری جمعان بازارەکە گەرمە لە پاش ئینتیفازی و بازارە هەیە چەندێک لە بازاڕی بەخۆت سەردانی و بازاڕێ دەکەی بەگشتی ئەم مندار و سەردانی و بازارم دەکرد وەخت خۆی لە بازار و بازار نیشتیمانی لێرن دەر ئەشیان دەکرد و دەفرۆشت ئەم مندار و یعنی دوای هوردە و حالی ڕاهات ماتمەنە بازاریشم کردیا ئێستا چیش دەکەی زیاتر والله ئێستا ئەشای پێشتر ئیش سکرابم دەکرد زیاتر لە بازاری کۆی لودی لەمەوە ماتۆ ڕشتیوالا ئەلعانەکە کم بۆ بەحکمیەوە ئێستا ئەشای ناومار شتیوالە دەکردن دەفرۆشن بڕێک ئەو ئەشیانە لە چێ دەکڕن ینی کو دەیکڕن لە ماڵان دەکەم دەین لێرە دەیفرۆشنیان میکانیزمەکەی کووە زاروێ ئیمارانە زاروێ ئەشای شەریکەیە زاروێ ئەشای دایرەیە باش شتانەی زیاتر لەو بازاڕێ دەفرۆشێ بەگشتی زیاتر چین ینی پێکاتن لەسەر کەونەکانە بە زۆری شکەونەیە ئەو کەونەی فڕە دەدرێت لێرە ئستعمال دەکرێتەوە هەیە چا دەکرێت هەیە فڕە دەدرێتەوە دەکرێتە ئاسن ینی هەمووانی کە لێرەنە کەونەنە نوێی تێدانێ نوێی تێدا هەیە نارم نوێی تێدانیا بەس نوێ ئەشای شەریکەی دەکردنەوە بەعزت توان هەیە دەفرۆشتەوە غێر کرێ توانەکەی پێ نادران ئیفلاسی هینایە دەفرۆشتەوە بە حکومیەوەی لێرەش بە هەرزانتر دەکڕی بە هەرزانترش دەفرۆشی ئەگە بە عسای مۆڵی نییە لێرە و مێژوەکەی لە کۆنەوە یعنی ئەو بازار لە کاتی شێخەڵاوە و بازارە هەرە بووە کە وەختی خۆی شێخەڵا هەبوو خەڵکەکە دەهات لە کەونەمەوە دەیکرد دەفرۆشتەوە خەڵکی هەموونەوە خەڵکەشدا چینی فەقیر چینی هەژار چینی دەورەمە دەهات ینی بازارەکە هەموو شتێدا و ئێستا کە ئەو بازاڕە چی تێدا دەفرۆشێ ئەو بازاڕی کە باز دەکەی ماوەیەکی زۆرە هەیە ئەو بازاڕە تایبەتمەندی هەیە لە بازارەکان کرد جیاوازی هەیە ئەرێ وڵا ئەو بازارە بەڕاستی تاسی لە بازاریش کردیا یعنی چی بتوێت لەو بازاڕی بەدەست دەکەوی و بە سەعرەشی مناسبیش دەیکڕی
ینی کوچیت بتەوێت پێداویستەکەی ناوماڵ و کار و هەموو شتێکی تێدا ماشاءالله چی تێدانێ هەموو شتێک تێدا چی پێویست بێ تێدا بتەوێت بیکڕی بە ساعتێکی کەم شتیش ئەوانەی لێرەن هەمووی دەستی دوونواتە بەکار هاتون جارێکی تر زۆربەی زۆری دەستی دووە هەیە دەستی مەسەڵەن نوێیە دەست یەکە ئەوش تێدا هەیە دەکڕێت دەفرۆشرێت بە زۆربەی زۆری دەستی دووە ینی من دەیکڕمەوە دەیفرۆشمەوە ئەو دەیکرد دەفرۆشتۆ لە ماران دەکرێت لێرە دەفرۆشرێتەوە ئەو بۆ شێوەیە لە مارانیش دەکڕی ئەشەی ماڵێنی دێت زۆربەی زۆری ئەشای ماڵانە دێتەوە ئێرە و دەفرۆشرێتەوە چینی فەقیر دێ دەیکڕی هەیە دەوڵەمەندی شەیە دێتن دەیکڕی دەیفرۆشی ئەوەی هەیە طبعا ئەو بازارە ئەمن منداڵ بووم دەهاتمە ئێرانە ئەو منتیقە تەرەت لەو کەرەوز بوو بازار سوورسیانی لە پاش هەفتایەکان دروست بووە بەڵێ دەیرە پێی دەڵێن بازاری سوورچیانیان بازار و شێخ مستەفایەوەی کرد وڵی بە هەردوو ناوی دێ بە بازار سوورچان ناوی دێ بە تەچێ شێخ مستەفاش ناوی دێ بەڵێ جا چی لەو بازارە دەفرۆشە و شتانەی کە لێرە دەفرۆشن زیاتر چ بابەتێک وڵی هەموو ئەشیاکان هەمووی دەستی دووە بەڵێ وەکو سەلاجە و مجەمیدە و مەوادی کارەبایی بەعام و شتای کانتۆر و موبیلات و شتان هەموو بەعام دەفرۆشێ لێرە ئەو بابەتانە لە چێ دەێندرێت لە ماڵان دەکڕێتەوە وڵی لە ماڵان دەکرێ و لە کۆلانان خەڵک بە ماتۆر و سارە دەگەڕێ و خەڵکانەکەی بە سارێ دێت ئێستا نەو شانم تازە لێرە کڕی مەسەرەن دەزانم استفادە چێ لێ کڕێتم لێ لە خۆم دەفرۆشمەوە کاسبەکەتان بەو شێوە ینی لە خەڵکی دەکڕن دواتر بەڵێ باشە لە ڕووی نرخەوە بازارە چۆنە نرخەکە وڵی نرخەکانی زۆر هەرزانە بەعزە شتێ ئێستام لە بۆ نمونە ئێڕێ برادەرە گوتی سنیەکەم کڕی بە 3000 دیناری بلیمەر گوتی بە 30 وەرەقەم داوە یەک سنی بە 3000 کرد گوتی بە 30 وەرەقەم دا ئەو سینە دیارە ناوی هەموو ئەوکانی مەسیحێتیدا نووسرا بوو گوتی کابرانی دەزانی ئەو شتانە مەسەرەن دەکرێ مەسەرەن زۆر زاشتی قەدیم دێتن چەند دەبێت تۆ لەو بازاڕێی سەردانی ئەو بازاڕێ دەکەی ئەمن تقریبن ئەو 23 سارە لێرەمە 23 سال لێرمە ئەمە ئیشی کەونەیەکەین لە سەلاجە لێ دەری لە تەباغی دەری لە حەت لە مافوری دەری لە هەچی دەری ئەمە دەکڕین دەفرۆشین ئەو شتانە لە چێ دەکڕێت ئەو شتانە هەموو لێراکڕینەوە جەماعەتەکەن لە کۆرانان دەینەوە جەماعەتەک دەین ئەمە لێراکڕینەوە هەموو شەشی دەکەن دەفرۆشن لێرەش هەموو شتێک هەرزانتر لە هەموو جێژی بەزەن تەباغێک لە جێژی بە 5 وەرەقەی لێرە بە 100,000 ئەکڕی واتە هەمووی نرخەکەی هەرزان هەمووی نرخەکەی لێرە هەرزانتە دەستی دووە بەکار هات هەمووی دەستی دوو دەستی سێە ئەو لە یەکڕێتەوە ئەوە داتەوە ئەوە بداتەوەی باش شتانی لێرەن چن ینی بە دیاری لە تەباغی دەرێ لە بەتانی دەری لە لێفی دەری لە دارو بەر هەچی دەرێ دەرێ دەفرۆشێ ماڵێکی نوێ دانی دەتوانین لێرە هەموو شتەکان عزیزەکەی لێرە هەمووی بە 300,000 پێک بینێت چماری نوێت دەوێت هەماری کێوان هەمووی پێک بدەینی بە 300,000 هەبووەش لێرە ماڵی پێکێ نابێ ئەوەندەی معلومات ئێستا خەرکار هەموو دێنێرە جارێ ئەو ئاواران دێنێرە هەموو دێتە ئەو دەراخانەی عەشیای دەکڕی هەمووی دێتێرە چ دەوێت لێرە هەموو شتێک هەرزانە هەموو شتێک هەرزانە چونکە شتێک لەبەر سەریعە هەرزانە ئێستا مەسەلەن لە دوکانان سەلاجەشی دەکڕی بە چاوەرەقەی لێرە بە 100,000 دەکڕی ئەم بخۆم عمر تقریبا چتە 50 دەبنا پێشی مش هەبووە پێشم هەبوو گچکە بووی منداڵ بووی هاتێەوە بازار نەبمە بازار هەبووە ئەرێ وڵڵا باشە بازارە کو بوو سەرەتا لە چێ بوو ئەو بازارە لە فەقیریە فەقیدی دەمی تشتی پێ ناکرێ یا دەبینی هێژنێ هاوسەری دەکات تشتی نوێی پێ ناکردی ئەوەی دەکڕی مارەکە پێک دێنی ئەرێ شتانی لێرە لەو بازارە دەفرۆشن زیاتر چی مامە ها ئەو شتانی لێرە دەفرۆشن لە چ بابەتێکن چی تێدایە بابەتە قسە خامی دەڕوە لە سەلاجەبی لە کەوەنتەربی لە لاشێشی لە کۆمباری بگرە ئەنە هەموو شتێکی تێدا هەموو شتێکەیە پێداویستەکان ناوماڵتەوە لێرە دابین هەموو هەیە هەموو ئارێ وڵڵا ئەو بازارە زیاتر نرخی ئەشیاکانیان کووە نقی زۆر هەرزان عیبی نییە ئارێ وڵڵا دەبین سەلاجەجا هادەکڕی بە 56,000 عیبینە فەقیرەشی نوێژ بە 4 وەرەقەیە لۆ فەقیرێکێک تازە ماڵی پێک بینی عیبینە عیبینە هیچ عیبینە لۆ فەقیری عیبینە مامەجانەوە زیاترەوە بابەتانە چین یعنی ئەوەی کە لێرە دەبینم پێما بێ شتەکانەوەی ئاسەواری کۆنن لە چێتان دابین کردووە و بۆچی لێرە خەڵک بۆچی دەیکڕێ سەرەتا بەخێر بن سەرم سەرچاوم وڵای ئەو شتانێکە دەبن زیاتر ئەو شتانە بابەتی کوردەواری خۆمانە هەندێکی بابەتی کولتوری عارەبانە بە تایبەتی ئەو دەلەی قاوانە ئەو ئەشیانە دەبنی زیاتر هەمووی قەدیمەیە ینی بڕە دەگمەنە تقریبان دەتانین برێن دەستی دوو سێیە بەڵێ لە چ کودابینتان کردیە لە چێتان هێنایەوە لە دەرەوە کڕیتان لێرە لە ماڵە کۆنەکان چۆ دابین کراوەوانە
شتوانە بێگومان شتی دەگمەنن وایە ڕاست دەفەرمی وڵای ئەو کەلوپەلانە زیاتر لێرکوانە دەڵێن شتی قەدیم دەکردن و شتی قەدیمش دەفرۆشین جاری وەیە خەڵک بەخۆی لێرکوانە دەینی ئەمەلی دەکردنەوە جاری وایە لە کۆڵانەکان دەگەڕێن زیاتر برادران دەگەڕێن ئەمنش لێیان دەکردمەوە ئەلێکوانە باشە ئەو بازاڕەیە ئەنگەر بزانی مێژوەکەی دەگەڕێتەوە بۆکەی و بازاڕی دەستی دوایان بازاڕی شێخەڵیان بازاڕی سوورچیانی کە هەستناوە ئەوەندەی تو بەبیرت بێ بەخوای بە حکمیەوەی عمرەکەمەها گەورە نییە بەڵام ئەوەندەی بەفکرم دێم تقریبان نزیکەی 10 سار دەبی من لەو بازاڕێم نزیکەی 10 سار دەبی نزیکەی 10 سار دەبی لێ دەفرۆشێ زیاتر وڵای زیاتر شتی کۆنەی لێ دەفرۆشێ نوێی دەگمەنە مەسەر لە قسەی غەساڵەکە کابرا غەساڵەکەی جاروەیە ئایبیشی نییە دێنتە بازار دەفرۆشی دانێشکەی دەوێیان تەلەڤزۆنەکە دەوێ بکاتە مۆدی لەشکە ئیدی زیاتر شتەکانی کەون لەو بازارە سەرف دەبیتن ئەو بازارە لە ساری ینی ئەی ببنێتەوە کە ساری ینی نۆتەکانەوە هەیە لە 2023 ئەو هەن لە هەندێەوە هەیە هەر بەردەوام لەگە شەشی بۆش بازارەکە عرض بوو باشە ئەو بازارە چی تێدا دەفرۆشێت چ لە بازار کەونە مەونات دەبچێت جادەمە ئەوێنە نەبوو ئێرە بەس جاوەی هەبوو ئەو بەری بوو جادەی سوورچیان کۆلای سوورچیان کە پێ کردیانە دوکان کە عرض بوو هەرێکە دوکانێکی لێ خۆی برد گوتم صاحب دوکانم باش ئەو بازارە یعنی مەبەستم بپرسم چی تێدا دەفرۆشێ و بابەتانەی لێرەن چن هەموو شتێکی تێدا هەموو شتێکش دەفرێت بەس شتێکت نادەنێ ڕاستبی وەرە ئەمە شتەوەم کڕیا ئەو چیە درێلە لۆ خۆمە لە دوکانێ کڕیتم یەکی نۆخس عاتڵە ئەچێدە وەچی دێمە دەگەرم وەڵا بە شەرتی دایتە من کابرا وەچی هاتیمەوە دێ ناگۆڕم کو ناگۆڕیخە ئیشی نەکردیە پاتێکیش دەکە پاتێش ناکە کلااوچینە ڕاستیان لەگە عالمێنیە قات باش و شتانەی لێرەن بەعام هەرزانن گرانن ئەو بازارە شتەکان مناسبە لۆ ئەوانە لە مەخزەنی دەین لە بنەوە صاحب مەحەد دوکان دەیان دەنێ دوکاندارەکان ماوە ئەی مایت ڕەحمە لەداک و بابێتبی بازارە تقریبا نزیکەی 5 ساڵەوە لێرە ئەو بازارە خەرق بەس پێشان هەموو ڕۆژی هەبوو دوای منعیان کرد ئاسایش منعی کرد بەس کردی ڕۆژانی زمعە ئێستا ڕۆژانی زمعە خەڵک ئەشای دێنێت لێر ئەشایەکە هەرزانە مشتری زۆریش دێن زمان خەڵکەکی زۆر دێت ڕوو لێرە دەکات مەسەن پێداویستەکانەگە لە بازاری با لە بۆ شتێک بە 10,000 لێرە بە 2-3,000 دیکڕێت نرخەکە هەرزانترە لە بازار چی تێدا دەفرۆشێ بە خودای هەرچی توبری هەیە هەرچی دەتەوێت هەیە هەموو کەلوپەلی ناو ماڵ دەرەی کەلوپەلی کە دەری سیاری دەرەی هەموو سیارشی بۆ بەس ناعاش آخر بەش ڕۆژانی جمعەیە مەسەلەکە دێت مەسەلە کابرا ئەشایەکی لێرە سناعی گرانە لێرە دەکڕی بە هەرزان لێرە شەیە هاسن سوودی بۆ فەقیرەیە و بازاڕێ وڵی سوودی لە بۆ هەردوو لای هەیە سوودی هەم لە بۆ فرۆشارەکان هەیە لە بۆمە هەم سوودیشی لە بۆ کڕێرەکان هەیە لە نرخەوە طبعا مامەجان تۆ چ دێفرۆشی لەم بازاڕێ وەڵا مۆدانە ئینامە سارێ بەێ ئەو مۆدانی ساری لە کوێ دابین دەکەنێەوە دەبنی کابرا لە دوکانیە لە سناعی مەسە دوکان دەکاتە مادی مۆدل نوێ دەکات مادی مۆدل نوێ وەسە دەچکا کە دەرێ باید چەندیە لە بۆ منە مەقسەد ئێستا ئەوانم کڕی ئەو نوێ نامی سنتافی مۆدی 2004 لێم کڕی مەسە کابرا دەکاتە مۆدیلی 2010 لەسەر $2 مەسە لەگری پێکاتیمە $2 لەوانە ئێستا کابرا بستە سناعیەوەی بکڕیتن ئەو قولاغی ئێستا ئەو قولاغی گاردینی لەوانە بە 15,000 بداتێ ئەمە لێرە بە 5,000 دەفرۆشمەوە یان هەم ئیسفادە بۆ خەڵکەکەی هەم لە بۆ مەش هەیە دەبن کابرایە فەقیرە دەستی کورتە دێتە ئەو بازار ناتانی ناومارێک دابین بکە خاصن بە تایبەتی زنوب خەڵکە بێ ئیشیە مۆزوعکە ئەوەی واقعەکەت پێ بریم ئێستا لێکانە مەقسەد کابرا دێتن لەبوون منە مادانە دێ کابرا سەلازەکە مەقسەد دەکڕیتن لەوانە ئێستا بزیدە دوکاندارم بکڕی ئەو سەلازێ لەوانە کابران بە $100 نەداتێ ئەو گوچکانە گوچکە بە $100 نەیداتێ لەوانە لێرە بڕی بە 25,000 بە 30,000 کەواتە ئەو کابرا ژیانی خۆی دابین کرد
ئەمەشی سوادەشی لە خۆمان لێ دەکەین ئەو کەسی کە بۆ نمە تاز دەیوێ ماڵ پێک بێنی دەتوانانی لێرە ماڵێکی گونجاو بۆ خۆی پێک بێنی بە قورئان گەنجەکە زۆر زەحمەتە گەنجەکە لەبەرەوەی گەنجەکە دەرکابرە دەخێزانی تازەم پێکێناوە لەوانە ئێستا تو گەنجی ئامادەنی بێرکۆنە شیکەونە بکڕیەوە بەسەڵات مشتەکانی بەس کابرا ژنی دووەم لەوانە کابرا هەیە زیاتر خۆی بە مەتیقانەدادا ڕاستەکەی چاپێ سارە ئەویشە دەکەم بەس ینی بابم لە نۆتەکانەوە ئەوی شکەونەی دەکات یعنی لە هەشتا و قسوورەوە ئەو شێخ مستەفا دیتەوەکن ئەو مزگەفتێ ئەوێن دەرهەبووە هەتا ئێستا هەیە و ئەو بابەتانی لێرە دەفرۆشێن چی بە قورئان شەکەلە مەسەلەن سەلاجەیە تەلەڤیزۆنە ئەو ئەشای وردەوارەیە هەموو شتێک لێرە دەفرۆشێ و ئێستام پیاوی دەناسم 20 سارە لێرەیە بەس ئیشی کەونی دەکات بەس زوما بەس ئیشی گەونە هیچ ئیشەشکە ناکە یعنی ژیان و معاشەت و هەموو شتی لەسەر ئیشەیە نرخی بابەتەکان چۆنە نرخی ئەشیاکان لێرە چۆنە بەخوای یعنی مەسەلەن شتێکی نوێ بە 50,000 بی لێرە بە 15,000 بە 18,000 یعنی تقریبا نیوە نیوی زیاتر فەرقە جارۆژ نییە ینی شتەکەی لە خراپیان بەکەلێک نێجە لێ دەفرۆشێتەوە شتێ هیچ ئایبی نییە بە شەرتە هیچ مشکلە نییە دەفرۆشێتەوە بە نیوە قیمەتیش یعنی ئێستامە بەغەڵەت دەراخانە گەیشتینە خەرەوە دەزانین ئەگەر هەشتێک لێرە بی بەکەلێک نایە یان ئیسفادەی یان تێکچوەوە نییە زاروێ شتەکە زۆر باشە زۆر بە ئیسفادەیە زۆر ئەوەیە کابرا لە ماری زیادە هەیە مەعیشەتی باشە هەیە وەزعی باشە عەزی لێ نشتی کەوندانە عەزیە ماری بگۆڕی هێز لێیە وەزعەکەی خۆی بگۆڕدین لێر دەفرۆشێتەوە هەم لە دەوڵەمەندەکە ئیسفادەیە هەم لە فەقیریش ئیسفادەیە بە شێوەیەکی گشتی زۆربەی کاڵای قوتابخانن وەکو دەفتەر و قەڵەم و کتێب و ئەم شتانە و هەروەها زۆر سەلاجە و مجەمیدە و هەندێک کاڵای تر بە شێوەیەکی گشتی زۆرە فرۆشە لە بازاڕی هەولێر نرخەکانی چۆن بوو بازاڕە نرخەکانی چۆنە بەراورد لەگەڵ شوێنەکانی تر بەڕاستی نرخەکانی زۆر باش بوو بەڵام لەوەتەی بایکۆتی کاڵای تورکیان کردووە کاڵاکان نرخیان بەرز بۆتەوە لەبەر ئەم کاریگەریە بووە بەڵێ کاریگەری زۆر هەبووە و کاریگەری خۆپیشاندانی بەغداش هەبووە کە زۆرینەی خەڵکی بەغدا ڕویان کردووەتە ئێرە بەڕاستی بازاڕگەی ئێمەیان وەکو بڵێن زۆر بەرز کردوتەوە پێم بڵێ ئەم بازاڕە تا چەند سوودی بۆ فەقیر و هەژاران دەبێت سوودێکی زۆری هەیە بۆ فەقیر و هەژار چونکە هەموو شتێک لێرە دەستەکەوێ و ڕێک بە نرخی خۆی بەرامبەر بە هەموو کاڵایەک نرخەکانیشی ئارزانترە لە چاو کاڵاکانی مۆڵەکان و شوێنەکانی تر بەڵێ زۆر ئەرزانترە لە مۆڵەکان و شوێنی گشتی ڕاستی دیارە ئەشیاکانی ئێرە ئەرزانترە لە بوون لە مۆڵەکان و لە جێی دەرەوە بۆیە خەڵک زیاتر ڕوو لێرە دەکەن و ئیسیفادەی بۆ خەڵکەکەش هەیە چ بابەتێکی لێرە ئەو بابەتانەی لێرەن چین بەڕاستی بەگشتیە یعنی هەموو شتێکی لێیە بەڵام وەکو دەبینم قوتابیان بە زۆری ڕوو لێرە دەکەن بۆ ئەشیای قرتاسیە دیارە ئیسیفادە هەیە بۆ خەڵکەکە نرخەکەی چۆنە بەراورد لەگەڵ قرتاسیەکانی دەرەوە نرخەکەی هەرزانترە نرخەکەی ئێرە زۆر گونجاوە بۆ خەڵکی ئێستا چکە خەڵکی ئێستا لەوانەیە زروفێکی باشیان لە بن دەستانە بێت نرخەکە بۆیان گونجاوە ئەم بازاڕێیە چکەل و پەلێکە تیابینی کە سەردانت کرد وە چ بابەتێک لێرە دەفرۆشە واللهی کەلوپەلی دەستی دوو یعنی ئەوەی ئیش بێکرایە زۆربەی دەستی دوو لێرە ئیشی دەکە ینی دەفرۆشێ زیاتر دەستی دووە ینی بەکاراتوە مێژوێن بازارە دەزانی بۆ کەی دەگەڕێت بەخوای مێژۆکی کۆنی هەیە بەڵام نازانم کەنجینە بەڵام توانم بڵێم لە مێژەوە دەتوانم لە کۆنەوە بازارە هەیە حکوومەت موچەی خەڵکی بڕیوە ئێستا قەیرانی داراییە تا چەند بازارێکی ئەوە قەرەبووی خەڵکی کوردستان دەکاتەوە بەخوای بازارێکی باشە لە بۆ هەژاران لەبەرەوەی خەڵکی هەژار بە ناشکری نەبی لە مۆڵ و شتەکان پێی ناکڕێ وەڕاستی لەبەرەوەی ئەو وڵاتە بەسەر دوو چین دابەش بووە چینی هەژار و چینی دەوڵەمەند چینی ناوەڕاست نەمایە ئەوەی دەسە مۆڵەکان ئەوە بەشێکە لە چینی فیرعەونەکان بەشێک لە چینی فیرعەونەکان و بەرپرسەکان دەچن خەڵکی هەژار ڕوو لەو بازاڕی دەکات توانم بڵێم شتێکی باشە لە بۆ بازاڕی خەڵکەکی بادێتەوە بازاڕی دەوڵەمەندەکان و مەسئولەکان دێنەوە بازار نا خەڵکە دەوڵەمەندەکان بلە سوورەکان نایەن فیرعەونەکان نایەن ئێرە پێزیان نایەن پێیان شەرمە کە بەرەوەی بخۆیان گچکەنە پێیان عیب ببینە ئەو شوێنانە ئەو شوێنانە خەڵکی گەورەی لێیە بەڕاستی خەڵکی گەورەی دێتە ئێرە خەڵکی هەژار دێتە ئێرە هەژارە پێ گەورەترە لە دەوڵەمەند بەڵێ زۆریش گەورەترە لەبەرچی لەبەرەوەی خەڵکی هەژار ئەخلاقی هەیە شخصیەتی هەیە ڕەسیدی هەیە وجدانی هەیە بەڵام بەرپرسەکان و دەوڵەمەندەکان نیتیان هیچیان نییە سەفر بووین لە هەموو شتێک بەنسبەت حکومڕانی هەرێمی کوردستانیش
حکومڕانێکی زۆر خراپە بەڕاستی ئەوەی لە بەغدایە دەگوزارێ لە هەرێمی زیاترە زۆر زیاترە بەڕاستی بەڵام خەڵکەکە تەعەدەشی بێدەنگە لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی بە شەرەفە بە ئەخلاقە ئەگەر زۆر لە مێژ بوو دەهاتە دەنگ بەڕاستی لەبەرەوەی ئەوەی ئێستا لە گوزارێ هیچ شتێک لە گۆڕێ نییە هیچ شتێک نییە لێرە لە گۆڕێ نە ئاو نە کارەبا دەرێت ترافیک لایتە کارەبا بەڕێزم عینەن ترافیک لایتە نە ئاو هەیە نە کارەبا هەیە نە خەدەمات هەیە نە تەعینات هەیە ئەو خەڵکە ڕووی لە هەندەران کرد ئەمە داوا لە گەنجەکان دەکەم تا ماوەشکە پێ بچی هەموو ڕوو لە هەندەران بکەن هیچی نەمینێتەوە بێکەلکە لەبەرە ژیان لێرە هیچ مانایەکی نییە ژیان لێرە هیچ مانایەکی نمایە بەڕاستی تۆیەکی گەنج بۆ ئاوا بێهیوا بووی لە وڵاتەکەی خۆ وەڵی ئەمن گەلە لە مێژە بێهیوا بوو نەک ئەمن خەڵکێکی زۆر لەبەرە ئەوی لە وڵاتە دەگوزارێ ئەنی نازانم مەهزەلەیە بەڕاستی شتێکی زۆر بێمانە کردووەتەوە هیچ خوێندن ئارەوە لە کور هەلێم گەڕەخینم تاوا کردە لە مێژە هەر باسم مەکە لە مێژە تاوا کردو هیچ دەرفەتێکی کارت بۆ ڕخسەوە بە قورئان بەهۆی شادەکەتەوە بەخوای جار جار بەرێ وەڵا بەهۆی شادەکەمەوە ناوەڵا ئارێ وەڵا ئەوەی ئەمە دەچوومێ خەڵکی بێ شەهادە و نەخوێندەواریش دەچوو بەڵام بەهۆی برادرانەوە ئەمە چوومەتە زۆر ئیش بەڕاستی بەڵام بەداخەوە یعنی خەڵکەکی زۆر لێرە نازانم ئەو بێدەنجێت چییە تکایە بێدەنجی بشێنن بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست دیارەوەی گۆبیستی بووم بەشێک لە هاوڵاتیان بوو کە باسییان لە مێژوویەم بازاڕێ دەکرد و باز لەوە دەکەنم مێژوێن بازاڕێ بۆ هەشتاکان و هەفتاکانیش دەگەڕێتەوە بەڵام بەپێی ساڵ بە ساڵ یان دەتوانین بڵێ ماوە بە ماوە ئەم بازاڕە گۆڕانکاری بەسەرداهات و شارەوانی شوێنەکانی گواستۆتەوە لە شێخی چۆلیەوە بۆ بازاڕی سوورچیان و لە بازاڕی سوورچیان بۆ بازاڕی شێخ مستەفا و ئێستاکە بەشێکی زۆری دەوری قەڵاتیان گرتووە کە لە ڕۆژانی جمعە بۆیان هەیە ئەم بازاڕەیە بکەنەوە و ڕۆژی جمعە ڕێگەیان پێدراوە تاوەکو دەمە و مەغریب کاڵا و پێداویستەکانی خۆیان لەسەر شەقامەکان دابرێن بەشێک لە شەقامەکە دەگیرێ بۆی کە هاوڵاتیان بتوانێت یا بە ئاسوودەی هاتوچۆکەم باسیم کەلوپەلانەیان کرد دیارە و کەلوپەلانەی کە لێرە نمایش دەکرێت تەواوی کەلوپەلی دەستی دوون واتە جارێک بەکار هاتوون زۆر جار لە ماڵەکان یاخود لە مۆڵەکان یاخود لە کۆمپانیا گەورەکان کاتی ئیفلاس دێنن هاوڵاتیان یان فرۆشیاران دەسندەیکردنەوە یان کڕیارانی ئەم کاڵایانە تایبەتن دەسندەیکردنەوە و لێرە دەیفرۆشنەوە بۆ هاوڵاتیان و بە نرخێکی هەرزانتر دەیفرۆشنەوە و دەیدەن بە هاوڵاتیان دیارە من دەمەوێت زیاتر لەگەڵم خەڵکەیە بدوێم و زانیاری زیاتریان لێوەرگرم لەسەرەوەی تاچەنەم بازاڕەیە سوود و ئیسفادەی بۆ فەقیر و هەژار هەیە بزانینەوەی کە سوودمەندە لەم بازاڕەیە تا چەند فەقیر و هەژاران بزانین چ چوون و توێژێک دڕوو لەو بازاڕەیە دەکەن ئەوەی یەکێ ئێستا کەش دەیبینن هێشتان دەمە و بەیانیە و بۆ شێوازە ئەم بازاڕە قەڵەواڵخ من هەر لەم بەیانی زووە لەگەڵم خەڵکە بەردەوام دەبم و ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵمان بمێنەوە. سوودەکان ئەوەی ما ئەو ڕۆ سوودی ئەو ڕۆکە چییە؟ هەموو پارەی لە بژەی مار و منداری خەرچی ئەو بازاڕی هەولێرێژ ئەتوو دەبیت تەجروبە کە تەبی بزانە ئێرە بازاری شێخ مستەفایە بە سەتان خەرک لێ ئیدارە دەکا و ڕسقی مار و منداری دەباتەوە بازاری شێخی چۆلی هەروەتر لە تێراوی دێتەوە بازاری شێخ مەلا ڕەشیدی بازارڕێکی کەونە یعنی ڕزقیان لە دوو پیا دەبیل و فەقیری یعنی تەجروبە بکە بە بزان هەموو فەقیری لێیە وچی ئێرە بازاری شێخ مستەفایە ئەو لای بازاری شێخەلایە ئەو لاتر لای گەراجی کۆتری ئەو لای بازاری شێخی چۆلیە ڕەزا ڕەحمەتی خوای لێبی تەیراوە بازاری شێخ مەلا ڕەشیدیە هەمووش خەرک ئیدارەی لێ دەکا هەمووش بژەی مار و منداریان سبەینان دێن هێوارە ڕزق کەس بەدەست بەتاری ناستەوە ئەدیکو ئەوە باش عادی ئەدیگە ئەو ئیشەینەکە چ بکە پشتچێنی چەند ساڵ دەبی لێرە ئیش دەکرێتەوە لە مێژە لێرەمە من لە هەفتەیەکان ئیشی ئەو سعاتی کە بەر پێش دەرەخانەی خوارێ بوو تقریبا 4-5 ساڵە لێرەمە هیچ کێشەیەکتان هەیە لەو بازاڕەی هیچ کێشە لەلایەنی شارەوانیەوە هیچ کێشەتان بۆ دروست نابی وەڵای شارەوانی گەرەک جار بەجار دەرمانەکەن و جار بەجار مساعدەمانەکەن و باشە بەس جمعانە و بازاڕەیان ڕۆژەکان تریشەیە ڕۆژەکان کەشەیە هەموو ڕۆژەیە بەس جمعەکە لە هەمووی قەرەبارەکترا بازارە سوودی لە فەقیریش هەیە حتا لۆ دەورەمەندیش هەیە ئەدیکو
لە هەردووچی هەیە لۆ فەقیریشی هەیە و لۆ دەورەمەندیشی هەیە لۆ دەورەمەندی ئەوەیە کابرا لە بۆ نمونێ زۆر قەنەفە و شتیوالە هەیە ئیشەریکان دەکردەوە نوێیە بە سعدی مستعملی دەکڕیت لێران لۆ مەزرعە شتی معنای استیفادە لۆیش دەبی ئەدی یعنی کە سەردانیێرە دەکەم بەس فەقیر نینە بەڕایتون نە هەیە فەقیریش نێ هێشە فەقیرە بەس جومعانە و بازاڕە هەیە یان ڕۆژەکان جومعان هەیە و ڕۆژەکانی گەشت لە زۆرێنە بەێ جومعانەوە بە قەڵەباڵغیە بەێ وڵی سوودی زۆرە بەڕاستی یعنی کە لە بازار ئەگەر لە جێ برن نوەکان لەوانێ ئەو شتە بە 10,000 لێرە بە 2,000 دەکڕی ئەو کابرای فەقیرە لەوانە لێرە تااقەتی هەبی لە وازاری نوێیەکە تااقەتەی نەبی بکڕی بەڕاستی خەڵکانش زۆر مستەفیدە لەو بازارە لەبەرەوە خەڵکەی فەقیری تێدا ئەوەی لێرە وابزانامەکەشی دەوڵەمەند نییە هەمووی هەر فەقیر و دەکرێتەوەی دەستفرۆشەر دووچار فەقیر هەردوو لە هەر فەقین بەرێ ئەگە کابرا ئیمکانە تێبلو لێرە وەستایە یان بە پاسکی و ماتۆری دێ لە خۆی لە سواق کامەکەی خۆشت دەکرێتن کەواتە ئەم بازاڕە سوودی بۆ فەقیرە دەرەجەیەکە بەڵێ بە دەرەجەیەک لە بۆ فەقیری سوودی هەیە ئەو کەسانی سەردانیێرە دەکەن چێنم بازارە تا چەند سوودی بۆ فەقیرەیە هەموو ئاو بەشارێک تێدا لە عارەبی دەرێ لە تووشی دەرێ لە ئێرانی دەرێ هەموو ئاو بەشارێک دێتە ئێرە فەقیر و هەژار سوود لەو بازاڕی دەبینی هەموو سوود لێ دەبینێت و ئێستا مەسەن لێ لە خۆ عشای دەکرد دەفرۆشی استفادەش دەکەی دەکت ئەو هەیە ئەوەی خەڵکی دێتە ئێرەش دەکڕیچیش ئەشیاش دەکرێت فەقیر و هەژارە هەموو هەیە فەقیر و هەژارە هەموو دنیا لێرە خەڕەبیتەوە هەولێر دیتە هەموو دنیا دێتە ئەو بازار سووسیانە ئەو بەس جمعانە و بازاڕیان ڕۆژەکانی تریشەیان لۆ بەس جمعان دەناسە ئەغر لێرە مەمنوعە مەسەن بەس جومان حکومەت مەجالیدا نەکو هەموو دەمەچی شکەونەیە هەیە جێ هەیە بەس جومان لەو زادەی مەجارەتە ئەتا ئەو ڕۆ جەمێ مەسە تا هێوارێ دەرمەند نایە تێرە نەخێ دەرەمەندیش ئیلا بە تەلەفۆنە لۆ دەستە مارە ناتێرە کەواتە سوودی لۆ فەقیرەیە عیبین و فەقیر هیچ عیبی نێ ئەگە ئەو بازاڕە نەبینەمەوە چەند ساڵی شێ دەکەین ئەو شوێن تیش کرد ناکری ئەو شتانە لە چێدا بین دەکەن مامەوە ئەو لە ماران دەگەڕێن لە ماران دەکردن و لێرە دەفرۆشن خەڵکانێکی زۆر لەو بازارەیە تقریبان برێم چەند هەزار خەڵکێک لەو بازارێ هەموو بژێ و ژیانی هەمووی لەسەر ئەو ئەشیانەی ئەو بازارەیە چکە شتەکانی ئێرکوانە عادەتەن نالم زۆر هەرزانە بەڵام لە چاو دوکانەکان زۆر هەرزانترە چکە یەک لێرکوانە تو مەسەڵ قسەی شتانم دانایە فەرقی لەگە دوکانێکی لە بنقەلاتی بی کابرێ بن دوکانی بنقەلاتی بری و نەرەی کرێکەی گرانە کرێی کارەبای لەسرە کرێی دوکانی لەسرە جاری وایە ئیجارەکەی هەر بێتام گرانە هەیە شوێنەیە بەڵام ئەمە لێژ لە شوێنێنە ئیجار و شتمان نییە یعنی زۆر هەرزانتر دەفرۆشن زۆر بۆ فەقیر زۆر هەرزانترە بەڵێ لۆ فەقیری باشە عیبی نییە لۆ فەقیری بەس بەکەک فەقیرەکەی دێ کە فەقیرەکە شتێکی دەکڕی کابراک شت دەکرد وەڵە نادەمەوە نابی لۆ گۆڕم بە شەرتی دام بە شەرتی هەفتە چی تا چەند سوودی بۆ فەقیر هەیە بازاڕێ وڵی سوودی هەیە سوودی زۆر لەزای لەبەر چ سوودی ئێستا لەبوون منەوە خەڵاتە ئێستا ئەو خەڵاتەوە شەریکی احتیمادە لەوانە ئەو خەڵاتە ئێستا جملەی بە $35 لە دوکاندارەکە جملە چیەکان ئەم لێرە بە 15 بە 12 بدەم ئاخر سعرم کەواتەوەی سوودەکەی لێ کرد کابرا کە لە بەتەوەسی نوێکی بکڕ بە $35 دێوە دەکڕی بابەتی تکێ سینێ مەقسەد لە سەعارەبانەی بە 12 ئەلێرە بە 5,000 دەیدەم مەقسەد بە شەرت کەیش بکاتە ئەو سوودا ئەوەیە سوودەکەی خەرچی پارە دەگەڕێنێتەوە بێگومان خۆی مۆزاکە چیە لێ بکانە کابرا تو بزانە زۆربەی خەڵکی کێشەکە سا خەڵکە هەموو لەو بازاڕێە لەوانە شخصانەکە تەوقع دەکە وەزەندا خۆن ئەو خەڵک هەموو هاتێ لۆشکردن نەخێر وان نییە لە ئەساسدا وان نییە کابرا بێخوڵقە بێزە واقعیت پێ برێن دێڕوو لەو بازاڕێ دەکا نازانیت چ بکە لە مارە پارداتەوە لەوانە کابرا هەیە ئیمکانێتی سەپرێ نەیویستە سەپرێ دێخۆ بۆ بازاری خەریک دەکا جومعانیش کەشێکی تایبەتی هەیە بێگومان قەڵەباڵغێکی زۆری پێوە دیارە بە جومعان نا جومعان لۆمان نییە دابنێ لەبەوەی دادنێن بەس جومعان ڕۆژانی دی بەس جومعان مەقسەد دێن دادنێن لێرکوانە جمع كاجت حتى لو ما حتى مغرب لا دايبني لو خمان مقصد سودي هي لو مواقع كت بيبرم سودي بو هردو لا شيء خو بزاد بي استمت ساپن سارا ويشه دكم هي ده سار پاسا ويشه دكا لسا ويشه بي مرتاحه و خيره چكمي هي و استفاده چكمي پیدا جيتن او كسرداني رج دكا شي دكري هم سرداني دكا زور بخو دورمند جدته ايرا هي حزلي اشتشي كم هرزان بكري اشتشي بي استفاده كرشته قديمه جوانه باشا هرزانه خوشنی إلى فقير ليرة كر دورة من جد ليرة أشياء ذكر زاروية بيوسي بشتشيا لا بازار نبيع نبي
هەندە شتەیە لە بازار نوێ نما لێرە لە خۆی دەکڕی ئیسفادە لێ دەکات زمانم بازاڕیان ڕۆژەکان تریش ڕۆژەکانت کە هەیە بەس وەچێ و زمای قەربارە بکەن زمعان گشتیە لا سلێمانی دێن لە دوهۆچی دێن لە بەغدایە دێن لە مووسری دێن زارێ مشتریمان هەیە ئیشی ئەوی دەکەن جملەی دەکەن مثلا ئەشای خۆم هەم بە جملە دەفرۆش ئەوە شای بە خۆی جملە دەفرۆشی دەبن لەو بەغدای دەڕوە لەو ئەمبار دەڕوە لەو ساڵ لەو مزیەش دەڕوە لەو مشارەکان دەڕوە بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی گوێبیستی وین و بینیتان بازاڕێکی تایبەتی شاری هەولێر بوو کە بە بازاڕی شێخ مستەفا یاخود بازاڕی سوورچیان ناسرا بوو لە شاری هەولێر کە هەموو جمعان سەر لە بەیانێکی زۆر خەڵکی فەقیر و هەژار ڕوو لەم بازاڕێ دەکات بۆی کە کەل و پەل و پێداویستەکانی ناوماڵی خۆی بە نرخێکی هەرزانتر دابین بکە ئێمە چوین نێوەم بازاڕە و ڕاوسەرنجی هاوڵاتیانمان بۆ ئێوە گواستەوە بۆ هیوای بەرنامەیەم جارەمان بۆ بێتە جێگای ڕەزامەندی ئێوەی خۆشەویست تاڵقێکی تر و بەرنمەیەکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە سوپاسی هاوکارم عەبدوڵڵا قەهار دەکەم کە لەم بەرنمەیە لەگەڵم بەردەوام بوو تاڵقێکی تر بە ئێوەی خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خوا